یەکەمی بەرنامەکەمان. ئێمە بەردەوام باز لە بەهێزبوونی یەکێتیەکەین، یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد و باز لە کاریگەری و گرنگی ئەم هەڵبژاردنەکەین کە تا چەند گرنگە یەکێتی دەنگی تەواو بەدەست بهێنێت و کاندیدانەی کە بربژێرن بتوانن نوێنەرایەتی گەلی کورد بکەن لە بەغداد وە ئەو پێگە و سەنگەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بەهێزتر بێت. چونکە لای هەمومان ڕوون و ئاشکرایە هەتاکو یەکێتی بەهێز بێت کورد پێگەی بەهێزترە و کورد ئەتوانێت بە ئاسانتر مافە شایستە داراییەکانی خۆی ئەو مافانەی کە شایستەی گەلی کوردن بەدەستیان بێنێت و بگەڕێنەوە سەر ئەو سەردەما کە سەردەمی ڕۆانشاد جەنابی مام جەلال لە بەغداد بوو کورد پێگە و بەهێزیەکی تایبەتی خۆی هەبوو. بۆیە یەکێتی ئێستا لەسەر هەمان ڕێباس و لەسەر هەمان مەدرسە ئەوێت پلانەکانی جێبەجێ بکە. بۆ ئەمەش کۆمەڵێک کەسایەتی بەتوانا و بە ئەزمون و شارەزای لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بربژێر کردووە کە ئەم کەسانی کە بربژێری کردوون ئەتوانین بڵین هەمان خاوەن ئەزمونێکی چەند ساڵن لە کارکردنە پەیوەندێکی باشیان لەگەڵ بەغداد و ناوەندە سیاسیەکان لە بەغدادا هەیە. ئەمە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەو کارنامەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی کردووە بۆ ئەوەی بتوانرێت بە بەهێزی بە یەکدەنگی بە یەک هەڵوێستی بچێتە بەغداد و شەڕ بۆ مافەکانی گەلی کورد بکات. ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە کاندیدەکان کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەویش بەڕێز ئاودێر عەزیز کاندیدی ژمارە 34 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانیە، یەکێکە لە کەسە گەنجەکان و کەسە بەتوانانەی کە لە بواری بابەتی پاسپۆرت و نشینگە ئەزمونێکی دوور و درێژی هەیە. ماوەی چەندین ساڵە بەڕێوبەری پاسپۆرتی ئیداری ڕاپەڕین و ئەو ناوچەیە بووە وەیە پەیوەندێکی باششی لەگەڵ بەغایە هەیە. کاک ئاودێر بانیت باش و سڵاوت لێبێ. پێم خۆشە جارێکی تر خۆت بە بینەران بناسێنیتەوە و ژمارە و ناوی لیستەکەت و کاندیدبوونی خۆتمان بۆ باس بکەیت بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداد. من ئاودێری مامەستا عەزیزم پێشتر لە پرسایی پاسپۆرتی ڕانیە بووم وەکو ئاماژەت پێدا لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەهادە و خەڵاتەم پێدراوە کە من ژمارە 34 بم لەسەر ئەو لیستە و بە شانازیەوە کە من کاندیدێکی هەم گەنج و هەمیش ینی پڕ مەهارەت و پڕچالاکی و پڕوزەم بۆ پێی کە جنابیش ئاماژەت پێدا من لە ساڵی 2009 کە هێنانەکایی پاسپۆرتی ڕانیمان کردووە بەڵێ ڕەبتێکی باش و هاتچۆیەکی باش و علااقاتێکی باشم هەیە لەگەڵ و جەماعەتی کە تایبەتمەندن بە دەرهێنانی پاسپۆرت و ئیشی جەوازات و بڵێن جنسی عامە و جەوازاتەوەوانە بۆیە هاتچۆ سەر و سۆدامان هەیە بەشی ئەوە شارەزاییمان هەیە کە عەرەب چۆن تەعامل لەگەڵ کوردەکەوە چۆن دەبێ ئێمە ئەو کنوکەلێنانە و ئەو بۆشایانەی خۆمان کە هەمانە یان ئەو کەم و کوڕانەی کە هەمانە ئێمە چارەسەریکەین بۆیە عەرەب لێەوە یعنی ئیفێکت و هینی خۆی دروست نەکات لە سەرمان لەبەرەوە ئێمە بە دڵنیایە و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵە کاندیدی ینی بەشی هەرە زۆری ئەو کاندیدانەی دیاری کردووە کە بەو شێوازە دەزانن چۆن مەعاملە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سەربازیەوە چۆن مەعامل لەگەڵ تاک بە تاکی خەڵکی بەغایان ئەو عنسوڕانەی کە کار بەدەستن یانەوە تا بڕیار بەدەستن لەگەڵ بەغا ئیش بکەن بۆیە بیری لەوە کردوێتەوە کە هەمان ئەو کەسانە کاندید بکات کە بەو توانە و بەو زێ بۆی بەلانی کەمەوە هەر لە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراقەوە لەوێ هیچ کات بە فیڕۆ نەدەین تا فێر دەبین بزانین چی دەکەین چۆن تەسەڕف دەکەین چۆن هاتچۆ دەکەین ڕێگاکان کوێن کۆڵانەکان کوێن لەبەرەوە زۆر گەشتبین بەو کاندیدانەی کە دەچنە ئەوێ یەکسەر ڕاستەوخۆ لە یەکەم دانیشتنەوە دەستکەن بە کاری جدی و ئیشی جدی بۆ هەرێمەکەمان. کاک ئاودێر سڵاو لێبێ. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئاماژەت بەوەدا کە گرنگی بە سەرجەم لایەنەکان داوە بەڵێ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی بە سەرجەم لایەنەکان داوە لە گەنجان لە لاوان لە ژنان لە کەمەندامان تەنانەت لە هونەر و کللتوریش هەردوێنێ سەرۆک بابڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرنەڤاڵێکی ناسانی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر ئاماژەی بەوەداوە کە ئێمە بازرگانی دەبوژێنینەوە ئەمە تا چەند پامی ئەوە دەداتە خەڵک کە بە خەڵک بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ژیانێکی باشتر و هەروەها گوزەرانێکی زۆر باشتر و سەقامگیر چاوەڕێتان نەکات.
ئێمە توانین زۆر بە ئاسانی بە خەڵک بڵین کە یەکێتی نیشتیمانی کوردستان پاکێجێکی حکوومەتی ئامادەکراوە کە مؤسساتیە، ینی فەرقی هەیە لەگەڵ ئەو جۆرە حکومڕانی یان ئەو جۆر حکومکارانەی کە ئێستا وە پێشووتر بینیمانن کە بوونەتە مای زیان بەهۆی ئەوەی کە زیاتر بەلای حیزبەکەی خۆیاندا حکومڕانیان کردو، یان زیاتر سەرۆکی حیزبەکەی خۆیان بوون، یان نوێنەری حیزبەکەی خۆیان بوون. نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان بەکامل حیزبەکەوە حکوومەتێکی مؤسساتی و ڕێکوپێکێتە پاکێجێکی حازر کراوە. هەر کاتێک ئێمە متمانەی تەواوی گەلی کوردستان و بڵێن هەرێمی کوردستان بەدەست بێنین و بینە سەر ئەوەی کە ئێمە حکم بکەین و حکمڕانی بکەین، بڕاتە بێ ئێمە گرنگیمان بە هەموو سێکتەر و لایەن و یعنی هەموو کون و خۆشببینێکی ئەم کۆمەلگایە داوە و بۆ هەمووی ئێمە پاکێج و بۆ هەمووی بەرنامە و پرۆژە یاسای خۆمانمان هەیە. هیچ فئەیەک لە دانیشتوان لەبیر نەکراوە، هیچ فئەیەک لە ژینگە لە هیچ بوارێکدا لە پیشەسازی لە داهێنان لە خوێندن لە هیچ شتێک لەبیر نەکراوە. بۆیە ئێمە هانی خەڵک دەدەین بەڕاستی ئەو حکوومەتە ئامادەکراوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە زووترین کات پشتی بگرن و هانی بدەن بۆ ئەوەی ئەو پاکێجە ئامادەکراوی کە ئێستا سەرۆک پاڤڵ سەرۆکاتی دەکات کە گرنگی بە هەموو سێکتەرێک داوە بیخینە کار و بۆ ئەوەی ئێمەش استراتیژیەت و بیرکردنەوەی دووربینی و زۆر شتی تر هەیە بیخێنە بواری جێبەجێکردن و بیخێنە بواری ئەوەی کە ئەکتیڤ بێ و کۆمەڵانی خەڵکی کوردستان سوودی لێ ببینن. بەڵێ کاک ئاودێر، یعنی هەموو لایەنەکان باز لەوەکەن کاڵێن دەنگ بە ئێمە بن دەنگ بە ئێمە بن، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئێمە هێزی توین لە بەغداد. چۆن ئەم هێزە ئەپارێزن، چۆن ئەم هاوسەنگیە ڕاگرن، چۆن ئەبن بە هێزی دەنگدەرەکانتان لە بەغداد و چۆن کار لەسەر ئەو مێژووە دوور و درێژەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن کە بە درێژایی تەمەنی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی بەهێزی لەگەڵ لایەنە سیاسیەکان پێشتر پێش ڕوخانی حکوومەتی باعث لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکانە هەبوو، ئێستش لەگەڵ ئەو لایەنانەی کە لە دەسەڵاتان و کاریگەریان هەیە، چۆن واکەن کە دەنگی هاوڵاتیان بن، هێزی هاوڵاتیان بن و پاراستنی ئەو پەیوەندیە سیاسی و دیپلۆماسیە بن لە بەغداد. خۆی هەر کەسێک یان هەر نوێنەرێک یان هەر کار بەدەستێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەینێرێ بۆ بەغال لەوێ ئیشێک وەردەگرێ یان ئیشی حکومی بێت چ ئیشی بڵێ پەرلەمانتاری بێ یان هەر ئیشێکی تر بێ، تەنها ئەو ینی شتە شخصیانە لەبیر کە بە مەبەستی سوودی شخصی لەوێ بۆی تاوا دەبێت بە قازانج بۆی تاوا دەبێت، بەس ئەوانە لەبیر کە بڕاتە بێت نەک هێزی تۆین، هێزی هەموو هەرێمی کوردستان دەبین، هێزی هەموو کوردێک هەموو تاکێکی کورد دەبین لە تەواوی هەموو هەر چوار پارچەی کوردستانیش نەک تەنها لە سلێمانی و لە هەولێر و دهۆک و کەرکووک ئەوانە. بۆیە ئێمە جۆش دراوین وە زۆر سەرنجیان ڕاکێشاوین بۆ ئەو حاڵەتی کە ئێمە بەلای شتی شخصیدا نەڕۆین، تەنها و تەنها ئەو پاکێج و ئەو فکرە یەکێتی بوون و ئەو کوردبوونە کە ئێمە پێمان دراوە تەنها ئەوە جێبەجێکەین بەڵێ بە دڵنیایەوە هێزی تۆ دەبین و بە هێزی تۆش دەمێنینەوە و تۆش بەهێز دەکەینەوە. باشە کاگاودێر، یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە گرنگی بە پێکاتەکان و کەمەنەتەوایەکانی ترداوە. لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان دەبینین کە چەندین ئاین و مەزهەب و کەمەنەتەوایەتی تردەژین. هەر دوێنێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوە داوە ئێمە جگە لەوەی کە بەبێ جیاوازی مافی کەمەنەتەوایەکان و هەروە کەمینەکان دەپارێزین، لە هەوڵی ئەوەدا دەبین کە پرسی مافی ئەم کەمەنەتەوانە بکەین بە نێودەوڵەتی و بە تەواوی جیهانی بناسێنین. ئەمە تا چەند سەلمێنەری ئەو ڕاستیە بۆ خەڵک کە تەنها یەکێتیە دەتوانێت مافی کەمەنەتەوایەکان و هەروەها کەمینەکان بپارێزی و هیچ لایەنێکی تر ئەم کارە ناتوانێت بکات. ئێمە وەکو سمبولێک شاری هەڵەبجەمان هەیە کە هەر لەسەر دەستی یەکێتی و چالاگوانان یەکێتی و بەڕێز ڕەوانشاد هەواڵی تێکۆشەر مام جەلال کە ئێمە هەڵەبجەمان کردووەتە سمبولێکی ناساندنی بڵێن جینۆساید و کیمیاباران لە هەموو عالم کە ئێستا لەسەر خەریتەی هەموو جیهان هەڵەبجە سمبولێکی زۆر دیاری جینۆساید و کیمیابارانە. ئەوە وەکو شارێک من پێ دەڵم ئەو کەمەنەتەوایەتیانی تریش کە کۆمەڵک مەسیحی و کۆمەڵک ئەدیانی تر لە سنووری سلێمانیدا هەن حەز دەکەی پرسیار لە خۆیان کە ڕۆژێک لە ڕۆژان
بۆ کاری سیاسی بەکار هاتی بێتن ڕۆژێک لە ڕۆژان ئیجبار کرا بێتن کە لە مەساڵحی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار بدەن و ئازادی ڕادەربڕنی خۆیان پێشەل بکەن ڕۆژێک لە ڕۆژان زەختێکیان لێکرابێت کە بە ئیجباری بێن بۆ سەر سندوقی دەنگدانیان ئەو تا بە ئیجباری پۆستێک بەجێبێڵنیان ئەو تا بە ئیجباری پۆستێک وەربگرن ئێمە ڕووەکەینە ئەوان بزانە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە زەختێکمان لەو برابەڕێزانە کردووە ئەوەیە کە من دەڵێم بە حکومڕانی بوون پێویستمانە بۆ کوردستان بۆ ئەوەی جێگەی ئەو برایانە ئەو خوشکانەشمان بگرێتەوە کە بیرورا و ئایدۆلۆژیا و فکریان لە هەم سیاسی هەم دینی جیاوازە ئەوانی ژۆکو ئێمە ئینسان و هاوشێوەی ئێمە ئینسانن بەڵێ فکری جیایە لەوانەیە ئایدۆلۆژیای جیابێ بەڵام ئێمە بێ بۆکو چۆن بەڕێز مام جەلال بەڕەحمەت بێکە یعنی بە هەموو شێوازێک احترامی لێدەگرتن و دەستی دەخستە سەر سنگی بۆیان ئێمەش بە هەمان شێواز و بە هەمان قوتابخانەی ئەودا دەڕۆینەوە لەبەرەوە ئەو کەیسانش کە بۆ نمونە ئەو کەیسەی کە لە شنگال و لە هەندێک ناوچەی تر کە لە خلالی شەڕی داعشا ڕوویدا ئەوەشێکە کە هەر لەو کەیسانێک یەکێتی نیشتیمانی کوردستان پێی باشە زۆر بارز بکرێت و زیاتر بناسێنرێت و زیاتر بە جینۆسایدکردنی پیشان بدرێت لە هەموو جیهانە. بەڵێ کاگاودێر بابەتێکی گرنگ هەیە بە تایبەت لەو ناوچەی ئێوە یاخود لە ئیداری ڕاپەڕینە کە بڕوا ناکەم کەسیش بەقەر جەنابێت ئاگاداری ئەم بارودۆخە بێ ئەویش ڕۆشتنی گەنجان و بەجێهێشتنی گەنجانە لەو سنوورەیە بەهۆی نەبوونی کارەوە بێت بەهۆی کەم دەرامەتیەوە بێت بۆی ئەو جیاکاری کە حکوومەتی کا لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی ترکە ئەو حزبی کە باڵادەستە ئێستا کە ڕەنگە جیاوازی زۆر بکە لە ناوچەیەکی وەکو ئیداری ڕاپەڕین لەگەڵ ناوچەیەکی ترکە لەژێر دەسەڵاتی خۆیان بێت ئەگەر کاندیدەکانی یەکێتی و بە تایبەت کەسانی وەکو جەنابن بچنە بەغداد و ئەو یەکێتی بە ئەو یەکێتیە بەو هێزەوە بچێتە بەغداد چۆن ئەتوانێت سنوورێک بۆ ئەم کۆچەدا بنێت چۆن ئەتوانێت پشتیوانی گەنجان بکات لە سنوورەکە کە ڕەنگە ئەمە بەهۆی بە حکمی کارەکەی جەنابەت و بە حکمی و تەجروبەی کاتە زۆر بە وردی ئاگاداربی چەند گەنج لەو ئیدارەیان ڕۆشت و ئەو ناوچەی بەجێهێشتووە. من یەکێکم لەو عنسوڕانەی کە بە فعلی ئاگام لێتی و بە فعلیش ئیشمتیا کردووە کە غێری ئەوەی کە من کاراسانیان بۆ بکەم بۆ دەرهێنانی پاسپۆرت و بڕۆنە دەرەوەی وڵات غێری ئەوە هیچی ترم پێ نەکراوە بەڕاستی چونکە من وەکو بازنێکی دایرێکی بچووک توانیمە خزمەتیان بکەم ڕاستە بەداخەوە واقعێکی تاڵە هەیە بەڵام ئەی باش ئەگەر پاسپۆرتم بۆ دەرنەهێنایە و پەلم بۆی نەکردایە و کاتی خۆم نەبەخشایە پێی بۆی هەیە تووشی زەرمەندێکی مادی تر بووە بۆ هەیە تووشی مزازەفەیەک بووە گەنجە و حەقی خۆشیانی هاوڵاتی و هاتووە سەردانی بەڕێوەبەرایەتێکیەوە تۆرە بۆم بەخێوکە باشە من ناینێرم بەڵێ بەڵام من بەڕاستی کاراسانیشم بۆ کردووە لێت ناشارمەوە دوای ئەوەش ینی دایان حاڵات هاتووەتی کابرا هاتووەتی کاکە کوڕەکەم ئەگەر ئەمڕۆ پاسپۆرتم بۆ دەرنێنی بخوا تووشی سەرشەمەکە لە خوشکەکانیەدا جواب ئەیاتەوە ناچێتە مەکتب لەوانەیە بە ماتۆڕێکەوە خەڵک ئیزعاجکە لەوانەیە ئەو بکە لەوانەیە ئەو بکە منیش ینی لە ناحەیە بە خەمبوونەکەەوە بتومە بەسەر سەر و بەسەر چاو بڕاتە بێت لە دوای ینی درێژکردنەوەی داوامان بۆی کردو هاوکاریمان کردو بەس بۆ ئەوەی چۆنێک نوعێک لە نوعەکان ئێمە قەناعەتێکی پێ بکەین کە ئەو کوڕە مافی ژیانی هەیە ئەو کوڕە مافی ئەوەی هەیە کە سەفەر بکە گەشتکە بڕوا سەرچاوی داهاتی خۆی و ژیانی خۆی پێک بێنێ ئەوەی کە لە سنووری دەسەڵاتی دایرەکەی من کرابێ بەو شێوازە خزمەتم کردوون بەڵام ئەوە چارەسەر نییە بەڕاستی ئەوە چارەسەرێکە یعنی وەکو چۆنەڵێ حەبێکی مستەکینە و تەواو بەڵام ئێمە لە ناو گەمارویەکی زۆر توندی شاراوەی بەڕاستی لێ ناشارمەوە من حەزم لێ ناوی حیزب و حیزبایەتی بێنم زۆر حەزم بۆ هینە نییە بەڵام چونکە من زیاتر لە ناو خەڵکاوان ئەسراوم زیاتر نیشتیمانیانە بیر دەکەمەوە زیاتر دامەزراوایانە بیر دەکەمەوە ئێ من زۆر بەبێ جیاوازی زۆر بەبێ فەرق من ئیشم بۆ هەموو لایەن و بۆ هەموو بەلایەن و بێلایەنێکیش کردووە بەڵام بەداخەوە ئێستا ئێمە لەناو سنووری داری ڕاپەڕین لێ نام گەمارۆیەکدا کە زۆر خەڵک گەستی پێ ناکە ئەو گەمارۆیە هەر ناو خۆییە ینی ئەوە نییە پەیوەندی بە عراقەوە بێ بۆیە ئێمە ئەگەر گەنجانی ئازا و گەنجانی ئەوانەی کە هەست بەشت دەکەن بیان نێرینە بەغا لەوێ زۆریان کەین لەوێ هانیان بدەین کە ئەو خەلل و ئەو کەم و کوڕیانە چییە لەوێ سنتەری قەرار و شوێنی بڕیاردان لەوێ دیاری بکەین و بیدۆزینەوە ئەو بڕیارانە بدەین کە ئەو گەمارۆیە لەکوێوە هاتۆ سەرچاوەکەی لەکوێیە بۆیە دەبێتە
دەبێتە ئەو گۆڕانکاری لە بڕیار لەوێ دەبێتە مای گۆڕانکاری لە ینی دەستکەوتنی ئیشوکار لێرە لە هەرێمی سنووری ئیدارەی ڕاپەڕی گەنج بێکارە هیچی نییە ینی مسافر ڕووی تێ ناکە گەشتیار ڕووی تێ ناکە هیچ خۆشگوزەرانێکی لێ نییە هیچ ڕەفاهەتێکی لێ نییە باشە گەنج کێ بیژێنێ ئەی باشە تەخەڕوجی کردووە دانامەزرێ باشە کەواتە کاگاودێر گەمارۆکی قوسمان لەسرە مەطعامێک نییە ئیشی تیا بکە بەڵێ کەواتە کاگاودێر ئەگەر بەڕێ ئەم هەموو کێشانە دەزان و ئەوە تا زۆر بە جوانی بە وردی تیشکی دەخەیتە سەر ئەگەر بەڕێستان بچنا بەغداد ئامانج و پلان و پرۆگرامتان چیە و هەروەها جارێکی دیکەش خۆت بناسێنەوە ژمارەش و لیستەکەشت ئێمە ئامانجی شخصی تاکیمان نییە ئێمە هەموو ئەو پاکێجەیەکێتی نیشتیمانی کوردستان بۆی حاضر کردوین ئێمە ئامادەین مەبەستم ئامانجە گشتەکەی بۆ هاوڵاتیان کاگاودێر ئامانجە گشتەکە ئەوەیە کە ئێمە ئەوکو ئاماژەم پێدا سنتەری بڕاردان لەو گەمارۆیە کە لەسەر ئێمە هەیە وەکو سلێمانی دواتریش لە بازنەیەکی بچووکتردا ئیدارەی ڕاپەڕین ئێمە بچین دەستکاری ئەوە بکەین کە بڕیار بەدەست لەوێ ئەو کەسە نەبێت کە عقوبەی ئێمە ئەدا بڕیار بەدەست خۆمان بین خۆمان بڕیاری چارەنووسی ناوچەکەی خۆمان بدەین ئەوەیە بابەتەکە کە ئێمە دەبێت زۆر بە چڕوپڕی ئیشی لەسەر بکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش زۆر بەڕوونی بە ئاشکرایی بە کاندیدەکانی وتووە کە بێ ئیش لەسەر چی بکەن و چی نەکەن ئەوەیە بابەتەکە کە ئێمە ئەو 4 ساڵەی کە لەبەردەم مانایە زۆر بە چڕوپڕی ئیش لەسەر ئەو پاکێجە گشتگیری یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین دووبارە خۆم بناسێنمەوە ئاودێری مامەستا عەزیزم کاندیدم لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 34 داوام نیشدارێکی ترێڵێمەوە سپاس بۆ ئاودێری مامەستا عەزیز کە کاندیدی ژمارە 34 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەخۆن بەیانیە لە ڕانیۆ لەگەڵمانە بیت.